دایک و باوک دووبارە نابنەوە. بەخوا هەرچی بکەی بڕۆتە دیار گۆڕەکەی باوکت دایکت هەر چەندێن بگریت هەر چەندێ باوەگیان و دایکیان بکەی بەخوا جوابت ناداتەوە. بەخوا ئاگای لە شیوەن و ئاوای لای تۆش نییە. بۆیە ئەمڕۆ کە زیندوم ڕۆڵێکیان ڕێزم لێ بگرە خزمەتم بکە. هەتا گەنج بووم پێویستم بە تۆ نەبوو، تۆ پێویستە بە من بوو. بەڵام ئەمڕۆ من چوومەتە ساڵەوە لەبەر خاتریەوەی کە خزمەتی تۆم کردو ماڵ و مناڵم بەخێو کردو داڕزاوم ئەختیار بوومە بێهێز بوومە. ئەمڕۆ ڕێزم لێ بگرە تا زیندوم کە مردم پێویستم بە تۆ نییە. پێویستم بەوە نییە قەبرەکەم بۆ هەڵواسیت خۆ تووشی حرام و گوناه بکەی. پێویستم بەوە نییە گوڵ لەسەر گۆڕەکەم دابنی گوڵ و گوڵزار. ئەمڕۆ کە زیندوم پێویستم بە تۆیە. بۆیە ڕێز لە دایک و باوکی خۆتان بگرن. هەتا زیندون ڕۆژێک دێت پەشیمان دەبنەوە لەوەی کە خزمەتی باوکتان دایکتان نەکرد.